نامەی هەولێر چی دەگوزارێت؟ ئەوەی بە 9 مانگ پێشتر دەکرێت ئەمڕۆ بە 2 کاتژمێر دەکرێت. طبعا انا من سكنة الموصل بعاد، ودائما نراجع هاي الدائرة المحترمة اللي تتعامل ويانا تسهيلات امورنا والاحترام وبدون اخذ حقوق واحد على واحد. سپاس بۆ هەرێمی کوردستان و دایرەی هەولێرێ ژمارە ئاسانکاریکردن ئەم تێن 2 ساعتە ژمارە دەرتێخن تەمام. بەنسبە ئەو هاوڵاتیانەی کە منداڵیان لەگەرە خوێندێن دەرهێنانی کارتی نیشتیمانی لەوەی بێزار نەبن، لەوەی بێتاقەت لە من شوێنش تایبەت بە منداڵاندانە. هاوڵاتیانی مووسڵ، بەسڕا، بەغدا بۆ دێن لە شاری هەولێر کارتی نیشتیمانی دەردێنن. هەموو هاوڵاتیان ئەوانەی دانیشتوانی هەولێرن کە قەیدیان کە نفوسیان شارەکانی تری عێراقا دەتوانن لە هەولێر ئێستا کارتی نیشتیمانی دەربێنن بەبێ ئەوەی سەردانی شارەکانی خۆیان بکەن. ئێمە وەکو بەڕێبەرایەتی ڕەگەزنامە و باوی شارستانی هەولێر لە هەموو پارێزگاکانی عێراق یەکەم پارێزگا بووین کە هەموو فەرمانکەمان بۆ سیستەمی بارکۆد. لە بەرنامەی شەمپەنجە ئێمە ئەم جارە هاتنوێتە بەڕێبەرایەتی ڕەگەزنامە و کاروباری شارستانی هەولێر. زۆر زادەڵێن قسە هەزارە یەکی بەکارە لەم حکومەتی هەرێمی کوردستان ئەمە نەما ئەوەی بیدایەت گۆترا بەڵێندرا جێبەجێ کرا. لەم بەڕێبەرایەتە دەست پێ دەکەین چی کرا بۆ هاوڵاتی؟ حکومەت چی کرد؟ بۆچی ئەم بەڕێبەرایەتیە لەسەر ئاستی عێراق و ناوچەکە یەکەمە؟ ئەم خزمەتگوزارانە چین؟ بۆ یەکەم جارە هاوڵاتی مامەڵێ هەبێت ئەگەر ئەوەی کە جاران بە 9 مانگ 8 مانگ دەکرا ئەمڕۆ بە 2 ڕۆژ دەکرێت. جاران هاوڵاتی لە ڕێگا دوورەکان داهات ئەمە نەما. ئەم تاوان و ساختە و ساختەکاری لە ڕابردوو هەبوو، جارجار هەبوو ئەوەی کە دەبوو تاوان دەستکاری نفوس و ڕەگەزنامە ئەوانە ئەمانە نەمان. لە دیاردۆ بۆ حالە لەم بەڕێبەرایەتیە تەواوی وردەکاری سەبارەت بە گۆڕانکاریەکان و ئەوەی کە حکومەتی هەرێم ئەنجامیدا بۆ خزمەتی هاوڵاتیان ورد و درستی باسە. ئەم هاوڵاتە دەبینن ئەمە نەخۆشی ئیفلیزە بزانە چی بەرامبەر کراوە چۆن هەستی بریندارکراوی ئایلەکەی خێزانەکەی بەڵام لە هەولێر چلۆ دەکرێت ئەمە ناو بەڕێبەرایەتی ڕەگەزنامەی هەولێرە ئەمە شوێنی ساب بۆ نەخۆش و خاوەن پێدای تایبەتش کراوە. ئەم نەخۆشە بزانن بە عارەبانە دەهین بە ئۆتۆمبیل دەهێنن ئەمە بە نەقاڵە دەیگوازنەوە بزانین چی بەرامبەر کراوە بەڵام لێرە چی بۆ دەکرێت بینەر بن. ئەم نەخۆشە دەبینێن ئەم هاوڵاتێ ناوی کاک محەممەدە. کاک محەممەد چەڵ دەماغە ئیفلیزیە. ئەمە پێویستی بە ئەوە بووە کە چارەسەر بکرێت مامەڵەی پێویست بووە ویسویەتی کارتی نیشتیمانی دەربێن لە یەکێک لە شارەکان لە دەرەوەی هەرێمی کوردستان. باشە ئەمە دایکی محەممەدە وایە دایکی محەممەد چووە لەم بەڕێبەرایەتیە لە دەرەوەی هەرێمی کوردستان گوتیەتی ئەمە دۆخی کوڕەکەمە چارەسەریکەن مامەڵەکەی زوو بۆ تاوەکەن پێیان گوتووە 13 وەرەقەمان بدێ 1300 دلار مامەڵەکەت لەوە بەڕێ دەکەین 1300 دلار ئەمە چ ویژدانێکە بۆ ئەم نەخۆشە لە بەرامبەر چێ حکومەت هەرچی حکومەت دەبێت خزمەتی هاوڵاتی بکە کارەکە ڕاپەڕێنێت ئەمە حکومەتی ناوەن حکومەتی عێراق چیان کردووە نەکراوە بۆیان نەکردووە هاتۆتە هەرێمی کوردستان وەزارەتی ناوەخۆ بەڕێبەرایەتی ڕەگەزنامە ئۆتۆمبیلی تایبەت بینیتان چۆت لە دارەتوو ئەم نەخۆشەی هێناوە لەسەر ئەرچی خۆیان دەیبەن دەیهینەوە چارەسەرە کەسی پێویست لەو ڕێگایە بۆی دەکەن
لێرەش لە VIP مامەڵەکەی بۆ دەکرێت شوێنی نەخۆش زیاکرێتەوە ئەوانەی پێویستیان پێیە کەم باردۆخیان تەواو نییە لێرە بێ بەرامبەر ئەوەی کە پێیان گوتو بە چەند ڕۆژێک بۆ تەواو دەکەین و دەبێت پارەی بدەن بەرتیل لێرە بزانە حکومەت هەرێم چی بۆ کرد بۆ منداڵان ئەمە ئێستا دەیبین نامانە زۆر ڕایگرین لەبەر دۆخی خۆی ئێستا دەیبن ئەمگو فەرمونون داچ باک نەمبینەوە دەیە ئەمە خۆی هەتا سیستەمەکەش ئیش پێ دەکەن هەتا پەنجەمۆرەکەی دەخینتەوە هەتا مامەڵەکان لێ ئامادە دەکرێت بۆ ئێمە قسەمانە سەری کرد لەسەر ڕزامەندی خێزانەکەشی و ڕادچاوی دۆخی تەندروستیشمان کردبوو ئیدی ئەمە بە نەقالە هێنایەتی ئەمە داچێتی ئەمە سوپاسی حکومەتی هەرێم باوچی نییە ئەم ئافرەتە ئەمە داچێتی ئەمە سوپاسی حکومەتی هەرێمی کوردستان دەکا وڵا داوای سێزدە وەرەقیانێ کردومە ئەو زایشم بۆ بکەن چەند جاری کەس ئەو هاوڵاتیە بێ مامەڵی هەبی لێرە بێن لۆت ناکەین $1300 بەرتیلمان بدێ لۆت دەکەین بەڵێ هەر ئەوە سپاسی کاک مەنسوورەکەم دوو زایشی بنمێ تورکیای وەڵی یارمەتی زۆرشی داوم سەرڕاستپاردە و ڕێنمای حکوومەت هەرێمی کوردستان کابینەینەوە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان هەستاین بە کۆمەڵێک گۆڕانکاری لە بەڕێوەبەرێتەکەمان بەڕێوەبەراتی ڕەگەزنامە و باری شارستانی هەولێر کە 31 فەرمانگە لە خۆ دەگرێت هەستاین بە نەمانی ڕۆتین و ئاسانکردنی مامەڵەی هاوڵاتیان ڕۆژانە لەوانە حەجی ئەلکترۆنی نۆرەی ئەلکترۆنی پارەدان بە کارتی بانقی کردنەوەی شوێنی تایبەت بە یاری منداڵان دروستکردنی کتێبخانە ڕۆژانە هەر هاوڵاتیەک دەتوانی پەیوەندیمان پێ بکە لە ڕێگەی سۆشال میدیایەکان ئەگەر هاتوو پرسیاری هەبوو ئەگەر هاتوو تێبینێکی هەبوو بۆ ماوەی 24 کاتژمێر جواب دەدرێتەوە ڕۆژانە هاوڵاتیان لە هەموو شارەکانی عێراق سەردانمان دەکەن لە سەرڕاستپاردەی جەنابی وەزیری ناوەخۆ هەڵساین بە دروستکردن و دانانی تەزیل مەرکەزی تۆماری ناوەند فەرمانگەی تایبەت بە هەموو شارەکانی عێراق هەموو هاوڵاتیان ئەوانەی دانیشتوانی هەولێرن کە قەیدیان کە نفوسیان شارەکانی تری عێراقا دەتوانن لە هەولێر ئێستا کارتی نیشتیمانی دەربێنن بەبێ ئەوەی سەردانی باسکەم 2,250,000 کارتی نیشتیمانی لە سنوورەکانی فەرمانگەکانی کارتی نیشتیمانی هەولێر تەواو بووە لۆنەمانی ڕۆتون و تاخیر نەبوونی هاوڵاتیان مە یەکەم شت نۆرە ئەلکترۆنی مادانە هەستاین بە دانانی نۆری ئەلکترۆنی ڕۆژانە هاوڵاتیان دەتوانن لە بەواستەی ئەپلیکیشنێکی تایبەت بە کارتی نیشتیمانی بە نۆرە بێن بەڵام ئەو کەسانەی کە نەخۆشن ئەو کەسانێک کە بەتەمانن یاخوداوانی لە دەرەوی وڵات دێنەوە ئەوانە ئیستثنان لۆ دەکرێت ڕۆژانە کارەکانیان لۆ جێبەجێ دەکەین خۆشبەختانە مەوەکو بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە و باری شارستانی هەولێر و کارتی نیشتیمانی هەموو فەرمانگەکان دەتوانم بڵێم زۆرترین کارتی نیشتیمانمان لەسەر ئاستی هەموو عێراق دروست کردێ وەکو یەکەم جار بۆ ئێستا زۆربەی فەرمانگەکانمان زۆربەی هاوڵاتیان کە سەردانمان دەکەن زۆربەی نوێکردنەوەیە و بەیان ولادەیە زۆربەی هاوڵاتیانی خۆمان سنووری هەولێرە خاوەنی
فەرمانگەمانەیە فەرمانگەی کارتی نیشتمانی ڕۆژهەڵات فەرمانگەی کارتی نیشتمانی ڕۆژاوە تۆماری ناوەند نهۆمی یەکەم فەرمانگەی کارتی نیشتیمانی ڕۆژهەڵاتەوە گوێتان لێ بوو ناوی هاوڵاتێکی خینراوە مایکرۆفۆنیش هەیە بەڵێ ئەو هۆڵی کە لە دەرەوەی هۆڵی پێشوازی پێدەرێن لەوێ نۆرەی لۆ دادەندرێ مستەمسەکات و ئەوراق و ئەوانەی پێداویستەکان هەمووی لێ وەردەژرێتەکەی دەکرێت لێرە چاوەڕێ دەکەن ناوەکانە دەخێنرێتەوە لۆ وێنەگرتنەوە پەنجەمەوە بانگ دەکەنەوە ئەو کتێبخانەی کە دامان نایە بۆ هەوڵاتانەیە کە حەز و ئارەزوو کتابخینەوەیان هەیە دەتوانن لە کاتی چاوەڕوانکردنیان کە ناوەکانیان دەخێنرێتەوە کورسی و مێزمان بۆ داناینەوە کتێب بخینەوە لە هەمان کاتدا لە هەموو فەرمانگەکانی سەر بە کارتی نیشتیمانی و بەڕێوەبەرەتی خۆمان نزیکەی 2 ساڵە زیاتر شوێنێک تایبەتماندانایە بە عریزە لەو هەوڵاتانی کە پێویست نەکە عریزەکان حازرە ڕەوان تەبا کرایە تەنها لەسەر هاوڵاتەکەیە ناوی خۆی بنووسی و تەوقیع بکە واریزەکانیش پۆلێن کراینە سوورەت قەیدا هاوڵاتی چ بکە کاک عەمی پێویستی دەکرد لە دەرێ بارانە ڕێی دوور بگری ئەو خەدەماتەژمە بە خۆڕایل و هاوڵاتیانمان دابین کردێت پێویست ناکە پارە بدە گەر ناو دایرەی بوو پێویست ناکە بستە دەرێ هەموو زۆری عریزەکانیشمان بە خۆڕایل و هاوڵاتیدانە ئەگەر هات و هاوڵاتی خیندەواری نەبوو یەک لە فەرمانبەرەکانی خۆمان لۆی پڕ دەکاتەوە. سەبارەت بە ساختەکردنی بەڵگەنامەکان ئەمە تایبەت بە کارتی نیشتیمانی ئەو هاوڵاتانەیە کە سەردانمان دەکەن ئەمە لە ڕێگەی تاکیدکردن لە بەڵگەنامەکانیان ئەگەر هاتوو بەڵگەنامەکانیان ساختەبی دەستگیریان دەکەین ئەگەر هاتووە هاوڵاتێک لە دوو شوێن کارتی نیشتیمانی هەبی لایمە بە دیار دەکەوێت بەشی یاساییمان هەیە ئەوانە ڕەوانەی دادگا دەکرێن بەڕاوی لێکۆڵینان لێ دەکرێتەوە و هەر هاوڵاتیەکیش لە شارێکیان لە شوێنێکە کارتی نیشتیمانی دەرهینابی بە بەڵگەنامەی تەزویر کە سەردانی هەولێر بکە ئەمە دەزانین لە ڕێگەی سیستەمی کارتی نیشتیمانی لە لای خۆمان لە بەرەوەی پەنجەمۆر وەردەگیرێ بە دیار دەکەوی ئەمە نەو هاوڵاتیانە ئەوانەی کە کێشیان هەیە ئەوانەی کە داواکراویشن لە هەر سنوورەکی هەرێمی کوردستان یاخود عێراق ئەمە لە مەنع سەفەرمان هەیە دەتوانین ناوەکەی چێک بکەینەوە تاکیدکەن و زۆرترین هاوڵاتیش ئەوانەی کە دەستگیرمان کردینە داواکراو بوونە لە بنکە و فەرمانگەکانی هێزەکانی ئاسایشی ناوە. لەو شارانە ناوەڕاست و خواری عێراق و لە شاری مووسڵ لە بەسڕا و لە هەر هەمووی نۆرەی دەرهێنانی کارتی نیشتیمانی هاوڵاتێک لە هەولێر بە دوو کاتژمێر تاو دەکات کە تەقدیم دەکات لەوێ 9 مانگ دەبێت چاوەڕێکەی تا نۆرەت دێ ئەمە بەس 9 مانگ چاوەڕێکی چەند ڕۆژی دەوێت تا مامەڵەکە تاوا دەبێت ئەمە جیاوازەکەی هاوڵاتیانەوێ دێنە هەرێمی کوردستان ئەمە جیاوازی نێوان هەرێمی کوردستان و عێراق هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ماوەی 2 ڕۆژ تەواوەکەن لەوێ 9 مانگی دەبێت جیاوازەکە ئەوەیە ئەو عێراقی باسەکرێ ئەمە هەرێمی کوردستان چ دەکەن لێرە عەرەبەکان ئەو هاوڵاتیانەی مووسڵ و بەعقوبە و بەسڕا و شارەکانی بەغدا دێن لێرە نەک ئەوان لێرە نیشتەجێن ئەوان لەوێ دێن لێرە مامەڵەکانیان تەواو دەکەن بۆ ئەوەی کارەکانیان باشی بڕوە کوالیتی کارەکەی شوێنی مانەوە حەسانەوە هەمووی ئەمە سكنت الموصل بعاج
ودائما نراجع هاي الدائرة المحترمة اللي تتعامل ويانا تسهيلات أمورنا والاحترام وبدون أخذ حقوق واحد على واحد وشغلهم نظامي، واحنا نشكرهم طبعا ونشكر هاي الدائرة وهي وحكومتها وموظفينها. لا بەڕێبەراتی ڕەگەزنامەی هەولێر چی دەگوزارێت؟ ئەوەی بە 9 مانگ پێشتر دەکرێت ئەمڕۆ بە 2 کاتژمێر دەکرێت. ئەوانەی لە بەغدا و جنوب و خوار و عێراق و بەسڕای کە مامەڵەکانیان نۆرەی 9 مانگە لە ئێستادا لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر دێن پەنا بۆ ئێرە دێنن بە 2 کاتژمێر دەیکەن. چیتر بەریت نەما دەستنووس نەما بە دەست بێ هاوڵاتێکە ماندوو بێت بیبات. ئەمە هەموو بۆتە بارکۆد دیجیتالی و ئەلکترۆنی دەستی بەسەر ئەم فەرمانگەیەدا داگرتووە. چیتر هاوڵاتیان مامەڵەکانیان درەنگ ناکەوێت. بەرایەتی ڕەگەزنامە باری شارستانی هەولێر لە هەموو پارێزگاکان عێراق یەکەم پارێزگا بووین کە هەموو فەرمانکەمان بۆ سیستەمی بارکۆد QR هەڵ بەڵگەنامەیەک بی مەسەلەن سوورەت قەید بی زەواج بی تەلاق بی یاخود پشتڕاستکردنەوەی هە بەڵگەنامێک تایبەت بە کارتی نیشتیمانی بی بە بارکۆد ئەمە وەڵامی زیاتەکەی لایەنەکەی دێنەوە. بارکۆدیش بۆ کار ئاسانی هاوڵاتیەوە زیاتریش 100% دڵنیا دەبی کە ئەو بەڵگەنامەیە تەلاعوب پێ نەکرایە یا ساختەکاری تێدا نەکرایە و ڕۆتینیش زۆر کەم دەبتەوە بۆ هاوڵاتیان. جاران وانە و جاران کارەکە دەستی بوو لەوانەیە هاوڵاتێک مراجعاتی دایرایی کردبایە لە ڕێی بەڕێبەراتی گشتی و نوێنەرات هەرێمی کوردستان مدەی 6 مانگی پێدەچوو، بەڵام ئێستا هەر دەوارێکی پارێزگای عێراقی فۆری بە بارکۆدە جواب بدەینەوە لە سیستەمی سێرڤەراتی عام ئەرشەفە دەکرێت. سەبارەت بەو هاوڵاتانەی کە بە بەڵگەنامەی کۆن وەکو نفوس و جنسیا کە مامەڵەیان ڕای دەکرد ئێستا پاژەوەی کە بەڵگەنامەکانیان بووە کارتی نیشتیمانی ناتوانن بە ئاسانی فێر لە خەڵک بکەن، ناتوانن بە ئاسانی بەڵگەنامەکانی خۆیان تەزویر بکەن. لەبەرەوەی کارتی نیشتیمانی پێویستی بە سەردانە، پێویستی بە سوورەت قەیدە لەو فەرمانگانەی کە ئیش و کارمان لە گەریەکانوان داوای سوورەت قەید دەکەن. ئەگەر کارتێکی نیشتیمانی تەزویر بکرێت لای خۆمان زۆر بە ئاسانی دەزانین. لۆ ئەوە ڕێگرە لە نەمانی تاوان. پێشترێ بە نفوس و جنسیا شت دەکرا و عار دەکرا و خانی دەکرا و دەفرۆشا، بەڵام پاژەوەی کە وەکو گوتم زۆربەی هاوڵاتیان خاوەنی کارتی نیشتیمانینە بە ڕێژەی زۆر ئەو تاوانانە کەم بوو. از خلق شنگالی ما ام چون موسله شماره دریقن بطاقه وطنی تقریبا 5000 پیشیامانه یعنی درابش مدبین تقریبا 400,000 مدبین و درنه خستن. سپاس بو هریمی کردستان برتیل سپاس بو هریمی کردستان و دایره هولیری شماره آسان کاری کرن ام تین 2 ساعته شماره درته خن تمام. هۆبەی مەشق و شیاندنە لە بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامە باری شارستانی هەولێر. ئەم هۆبەیەمان لە پەیکەری ڕێخستنی بەڕێوەبەرایەتیمان هەبوو، بەڵام وەک پێویست چالاک نەبوو. بە خۆشحاڵیەوە بە سوپاسەوە بە بەڕێز بەڕێوەبەری ڕێگەزنامە باری شارستانی هەولێر کە گرنگەی تایبەتی بەم هۆبەیەدا و گشت کەلوپەل و پێداویستەکانی ئامادە بۆ کردین و لە هەموو پێداویستەکان. ئەرکەکانی ئێمە لێرە بریتیە لە کردنەوەی خولی وەرزی بۆ کارمەندانی سەربازیمان لە ڕووی دیسپلینی سەربازی و پێدانی زانیاری مەستەشی، هەروەها کردنەوەی خولی جۆراوجۆر بۆ گشت ئەفسەر و کارمەند و فەرمانبەرانمان لە بوارەکانی فریاگوزاری سەرەتایی ئاگرکوژێنەوە و ئەتەکێتی مامەڵەکردن لەگەڵ هاوڵاتی. گرنگجیکی تایبەتی هەیە ئەم مەشق و شیاندن لەبەرەوەی هەموو بەڕێوەبەراتیەک پێویستیەتی دایم بەردەوام ئەپدەیتی خۆی بکە و نوێکردنەوەی زانیاریەکانی لە ڕێگەی پێدانی خول و وانەی تایبەتەوە.
وەکو بەڕێوەبەراتی ڕێگەزنامە شارستانی هەولێر زیاتر لە 600 وشەی عربی کە لە سیستەمی کارتی نیشتیمانی هەیە بۆ سیستەمەکە و هەروەها بۆ نۆرەی ئەلکترۆنی کە پێوترێ حجزی ئەلکترۆنی کە بە شێوازێکی ئەکادیمی و زانستی وەرمانجێڕایەتە سەر زمانی کوردی لە ڕێگەی بە هاوکاری ئەکادیمیای کوردی بە سوپاسەوە بۆ ئەوەی چکامە لە سایدێکی فەرمیدا دەبەزێ دەبێت زمانەکان پێشتر بە نوقسانی و بە غەڵەتی دابەزی بوو ئێمە ئەومان ڕاست کردەوە و بە خۆشحالیەوە ئاخر شتیش هەر لە ڕێگەی ئەکادیمیای کوردیەوە یاسای ژمارەسەی ساڵی 2016 یاسای کارتی نیشتیمانی ماوەجه ڕایە سەر زمانی کوردی بە شێوەیەکی زۆر زانستی و ئەکادیمی کە لە هەموو پەیج و ماڵپەڕە ڕسمیەکانی بەغداد دادەنرێ و بە شێوازێکی ڕسمی و گرنگی زۆرمان بە زمانی کوردی داوە لە هەموو سیستەمی کارتی نیشتیمانی. سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کابینەین و وەزارەتی ناوەخۆی هەرێمی کوردستان کە کەلوپەلی پێویستی زۆریان بۆ دابین کردین بۆ نەمانی ڕۆتین و ڕایکردنی مامەڵی هاوڵاتیان و هەروەها دابینکردنی سیارە هەروەها فەرمانبەران بە شێوەیەکی دروست گواسترانەوە ئەو شوێنانەی کە کەمی میلاچیان هەبوو بۆیان دابین کردین لۆ ئێستا لە زۆر بە فەرمانکانی سنووری بەڕێوەبەراتی ڕێگەزنامەی باری شارستانی هەولێر مامەڵەی هاوڵاتیان زۆر بە ڕێکەپێکی بەڕێ دەکرێت و بە پێویستیش دەزانم زۆر سوپاسی ئەو فەرمانگانە بکەم ئەو بەڕێوەبەراتانە بکەم پارێزگای هەولێر بکەم کە ئەوانە هەماهەنگن لە گەرمان شارەوانیەکان ناحیەکان قەڵایەکان هەمان زۆر هاوکارمانن لۆ نەمانی ڕۆتین و لۆ نەمانی کێشە و گرفت لۆ هاوڵاتیان لۆ ئێستا هاوڵاتی کە سەردانی فەرمانکانی کارتی نیشتیمانی دەکات زۆر بە ئاسانی کارتەکەی بۆ دەردەچێت و کارتیش بە پێویستی دەزانم باز بکەم کە هەموو هەفتەی جارێک دە ڕۆژجارە کارتەکان تەبع دەکرێت و دێتەوە هاوڵاتی پێویست ناکە 2 مانگ و 3 مانگ چاوەڕێ کارتی نیشتیمانی خۆی بکە و هەموو کارەکانیشی لۆ جێبەجێ دەکرێت و یەک جاریش پێویستی بەوەیە کە کارتی نیشتیمانی دەربینی هەتا کارتەکەی ئەکسپایر نەبی پێویست ناکە سەردانی مە بکە و هەر هاوڵاتێکیش کێشە و گرفتی هەبی لە ڕێگەی سۆشیل میدیا لە ڕێگەی پەیج و وێبسایتەکانی خۆمان گلەیەکانیان دەگاتەمە و بۆ ماوەی 24 ساعات ئەمە وەڵامی هەموو پرسیار و هەموو گلەیەکانیان دەدەینەوە.